بۆ باخچەی منداڵانی کلێڤەر 4. سەرەتایە گەشاوەکان لێرەوە دەست پێ دەکات. هەنگاوە بچووکەکان دەبنە هۆی بەدیهێنانی خەونی گەورە. فێربوون لە ڕێگەی خۆشەویستی و پێکەنین و یاریکردنەوە. هەموو ڕۆژێک سێری فێربوون و گەشە و زەردەخەنەی منداڵەکەت بکە لەگەڵ ئێمە. مامۆستا خەمخۆرەکانمان، تاڵە داهێنەرەکانمان ژینگەیەکی سەلامەت یارمەتی منداڵەکەت دەدات کە بە متمانەوە گەشە بکات. باخچەی منداڵانی کلێڤەر 4 ماڵی دووەم بۆ هەنگاوە یەکەمەکانی منداڵەکەت. باخچەی منداڵانی کلێڤەر 4 خاوەنی گەورەترین و ڕازاوەترین ژینگەی فێرکاریە. دەتوانن سەردانمان بکەن بۆ ناونووسین لە باخچەی منداڵانی کلێڤەر 4.